ئەو ڕۆژە 25,000 تەزویرمان بۆ هاتوو. چەند ڕۆژێتر پێش ئێستا 25,000 ترمان بۆ هاتووی. بەڕاستی دیاردەیەکی زۆر ناشرینە لەم کاتەیە دیاردەی پارەی تەزویر زۆر بووە بە تایبەت ئێمە ڕۆژانە لێرەین هەر 25,000 50,000 ئێسفادە دەگەین. ئەو ڕۆژە 25,000 تەزویرمان بۆ هاتوو. چەند ڕۆژێتر پێش ئێستا 25,000 ترمان بۆ هاتووی. براگەم لێرە ئەگەیە ئیشەگا ئەوان جاروایەمە سەرمان ئزدەحامە ینی بەوا ڕناگەین کاتێ سیر بگەین بزانمەمە تەزویری یا تەزویر نییە. دیاردەی پارەی تەزویر لە کۆنا هەرباو بووە و لە ئێستاشا بەردەوامی هەیە، بەڵام لە ئێستەیە تەشەنەی سەنووە لە ناو بازاڕەکانە بە تایبەت لە ناو دراوی عمولەی ئەمریکیا زیاترە لە عملەی عێراقیە کەمترە، بەڵام سەرنجام هەچ کەسێک گەر شارەزایی نەبێت و ئەجیزاتی باشی نەبێت لێ تێپەڕەکان نمونە لە وێزگەکانی بنزین لە بازاڕەکانە لە لای بەخاڵەکان تێپەڕەکە، بەڵام زۆر بەکەمی لە لای ئێمە و لە لای مەکاتبەکان تێپەڕەکات چکە بە حکمیەوەی جیاز هەیە، ئەجیزەی تەتەور هەیە، شتی پێشکەوتوو هەیە، بۆیە بەو شێوازە لە خودی ئێمە تێپەڕ ناکە و بە پێی کاتەکانیش ینی ڕۆژانە هەفتانە ئێمە ئەو حاڵەتانەمان تووشە بێ، بەڵام سواز بۆ خوای گەورە تاکو ئێستا لە ئێمە تێپەڕی نەکردو، بەڵام داواکارین لە خەڵکیش کە زیاتر ئاگادار بێ، چونکە خودی خۆی بۆ خۆی کێشەیە ئەگەر بگات بەلایەنی پەیوەندیدار بگات بە ئاسایشی نیشتیمانی عێراق بگات بە ئاسایش سەرچاوە دەست بە دەست بە دوای ئاگەڕێتەوە و بزانام لە کێ وەریگرتو و چۆن وەریگرتووە. هەبووە پارەی سەختیان ئاوردوی بۆ ئێوە با بڵێن کەشفتان کردو یاخود زانیوتان پێتان زانوێت؟ بەڵێ هەبوو ڕۆژانە خەڵک دێت پارە فەحسەکە سیارەیەکە فرۆشەیان لە مەعرەزێکە ئیشێکی یەک معاملاتێکی دێ لێرە پارەکەی لە جیازەدا کە بێعیب بوو بێکێشە بوو ئەڕوات. ئێمە هەموو کات هاوکاری هێزانامنیەکانین و هەموو کات تەعاملاتمان هەیە و ئەوان دێنە لای ئێمە و ئێمە چینە لای ئەوان بە حکمیەوەی بە حکمی ئیشەکە و بە حکمی بازاڕەکە.